ئەمڕۆ فێرخوازەکانمان لە کۆلێژی دەرمانسازی زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی هەستان بە ئەنجامدانی تاقیکردنەوەی ئۆسکی. ئەم تاقیکردنەوەیە لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکاندا ئەنجام دەدرێت بۆ فێرخوازانی بەشی پزیشکی. واتە تێیدا کۆمەڵێک مامۆستا لە ناوە و دەرەوەی زانکۆ هەڵ ئەچن باڵسەنگاندن بۆ فێرخوازەکان بە ئامانجی ئەوەی کە ئەو زانیارانی لە ناو پۆلەکان خوێندویانە هەڵسەنگاندنی بۆ بکەن بزانن فێرخوازەکانمان بەپێی ئەو ستانداردانە ئەڕۆن کە تێیدا کۆمەڵێک مامۆستا هەڵسەنگاندنیان بۆ بکەن لە دەرەوەی زانکۆکە و چەند سیناریۆیەکی جیاواز ئامادە کرابوو کە تێیدا خوێندکار بەپێی ئەو پرسیارەی لێ دەکرا بەپێی ئەو نەخۆشی کە لە بەردەمیا بوو وەڵامی پرسیارەکانی بە مامۆستاکان ئەبەخشی. ئەمە بۆ یەکەمین جارە کە فێرخوازەکانمان لە بەشی دەرمانسازی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی هەڵبستن بە ئەنجامدانی ئەم تاقیکردنەوەیە. ئەم تاقیکردنەوەیە گرنگێکی زۆری هەیە چونکە فێرخوازەکانمان بە شێوەیەکی کردداری هەڵستان بە ئەنجامدانی لە ناو کەشێکی زانستی نەخۆشخانەدا. ئەمەش ئامادەیان دەکات بۆ پیشەی ڕاستەقینەی دەرمانسازی لە داهاتوودا. ئێمە وەکو نەخۆشخانەی ئاسیا خۆشحاڵین بە میوانداری جامیعەی ئەمریکی سلێمانی. هیوای سەرکەوتنمان هەیە بۆ هەموو خوێندکارەکانیان و بە هیوای ئەوەین کە توانی بریتیان سوودێکی باشیان لە ئیشەکە بگرت بێت. ئێمە ئەمڕۆ فێرخوازانی کۆلێژی دەرمانسازی لە زانکۆی ئەمریکی عێراق سلێمانی هەستین بە ئەنجامدانی تاقیکردنەوەی پراکتیکی ئۆسکی بۆ یەکەمین جار لە کەشی نەخۆشخانەدا بە بینینی چەندین سیناریۆی جیاواز کە یارمەتیمان دەدا لە پیشەی داهاتووماندا بە شێوەیەکی گونجاو هاوکاری نەخۆش بکەین.